پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە صحیح بوخاریدا هاتووە بە ژمارە فرموودەی 6780 دەفەرمێت جارێکیان ئەبوو هورەیرە دەفەرمێت کەسێکیان هێنا عەرەقی خواردبەوە دیسان أتى النبي بسكران فأمر بضربه فمنا من يضربه بيده ومنا من يضربه بنعله ومنا من يضربه بثوبه فمووی لێدەن تەمێکردنە دەفەرمێ هەبوو زلەیەکی لێدا هەبوو تاکە پێڵاوێکی پێدەکێشە هەبوو جامانەکەی و پشتێنەکەی دادنەوە پێکێشە بە جلەکانی بۆیە سزای عەرەقخۆر لە ئیسلامدا دیاری نەکرا یعنی حاکم دەتوانێت بە پێی زەمەن حکومەکان بگۆڕێ ئیمامی ئەبوبەکر کردی بە 40 دار ئیمامی عومەر کردی بە 80 دار لەم سەردەمەدا حاکم بە پێی کەسەکە دەوڵەمەندێک عەرەقی خواردەوە نابێ غەرامەی مادی بکرێ جا ئەو لەسەر دۆلاری بەلاشیە وڵاتە دەڕوا ئەو دەبێت سزنیکەی حاکم سەیری بارودۆخی ئەوکە ئەو غەرامەی مادی هیچ نییە بەلایەوە بڵێ دەفتەرە دۆلار بدە عەرەقت خواردوێتەوە سارەکەت گیراوە دڵێ حاکم ئەو دوو دەفتەریە دەمجا بۆ من چییە دوو ئەوەندە لە میلەت دەدزم نه ئەو نابێ غەرامەی مادی بکەی ئەو دەبێ بیخیتە سجنەوە بە سجن تەنبیهکەی کابرایش کە هیچ لە باخەڵیانێ و بە سەرخۆشی سارە لێ دەخوڕێ ئەو سجنیکەی بەیانی فێری خراپتر دەبێت نەخێ بێنە غەرامەی مادی بکە پارەکە بە لەسەر دڵی ئەو قورسترە پێغەمبەری خوا فەرمووی با ئەمە تەنبیه بێت جارێش کە بە سەرخۆشی نایەتە ناو کۆمەڵگا و ئارامی مەدینە تێک بدا و شارەکەمان تێک بدا لەو کاتەدا کابرایەک دوعای خراپی دەکرد وتی ئەخزاه الله ئەی ڕەبی خوا ڕیسواتکە ئەی ڕەبی خەجاڵەت بی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لا تكونوا عونا للشيطان على أخيكم مەبنە یارمەتی دەری شەیطان لەسەر براکەتان ئاواتی شەیطان ئەوەیە ئەم ئینسانە خەجاڵەت بێ دەی تۆش بۆ دوعا دەکەی یا ڕەبی خوا خەجاڵەتت کە ئاواتی شەیطان بێتە جێ لە ڕیوایەتی ئیمامی ئەبوو داووددا کە شێخ ئەلبانی بە صحیحی داناوە فەرمووی قولوا اللهم اغفر له اللهم ارحمه فەرمووی لە جیاتی ئەو دوعایەکی خێری بۆ بکەم بڵێ یا ڕەبی خوا لێت خۆش بێ یا ڕەبی خوا ڕەحمت پێ بکە دایمە قسەی حەق بەدەمتاندا بێ قسەی حەق ئەوەیە داوای لێخۆشبوون بۆ خەڵک بکە داوای ڕەحمەتی خوا بۆ خەڵک بکە بەردەوام لەعنەتی خوا مەبەشەوە